سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئەوەی خۆشەویستین بۆ درێژەدانمان بە ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆی سلێمانی تاوەکو پێتان بڵێن کەمترین کۆنمرەی وەرگیراویان بە زانکۆڵاین پارالێل ئێواران پارێزگا و گشتی چەندە تاوەکو ئێوەی خۆشەویست لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین زانیاریتان هەبێ و بتوانن بە نزیکەیی ئەو کۆنمرانی لە ساڵی خوێندنی 2022-2023 هاتوێتەوە بەرچاوڕوونتان بکات لە هەڵبژاردننی بەشەکان بۆ وەرگرتنی زانیاری تا کۆتایی ڤیدیۆ بینەرمان بن. ئەزیزانی من لەم ڤیدیۆیەدا کە لەم خشتەیەدا ڕوونکراوەتەوە باسی کۆلێژی پەروەردەی بنەڕەتیەکەین لە زانکۆی سلێمانی تاوەکو بزانین کەمترین کۆنمرەکانی وەرگیراو لەم کۆلێژە بەشەکانی زانکۆڵاین و پارالێل و ئێوارانیان چەند بووە بۆ ئەوەی بتوانین بە زانیاری لەلای خۆمان هەڵیگرین لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین سوودیان لێ ببینین. فەرمون با پێکەوە بینەری کەمترین کۆنمرەکان بین. یەکەم بەشمان لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت بریتیە لە بەشی زمانی ئینگلیزی کە لقەکانی زانستی و وێژەی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 80 وە گشتێکەی 86.2 پارالێلی پارێزگا 74.8 و گشتێکەی 79.892 ئێوارانی پارێزگا 69 و گشتێکەی 73.9 پەروەردەی بنەڕەت بەشی زمانی کوردی زانستی و وێژەی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 67.5 و گشتێکەی 74.3 پارالێلی پارێزگا 63.04 و گشتێکەی 68.32 ئێوارانی پارێزگا 58 و گشتێکەی 71 بەشی زانستی کۆمپیوتەر لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی لە زانکۆی سلێمانی کە لەقێکی زانستیە زانکۆڵاینی پارێزگا 66.8 و گشتێکەی 74.006 پارالێلی پارێزگا 62.9 و گشتێکەی 68.3 پەروەردەی بنەڕەتی بەشی باخچەی مناڵان زانستی و وێژەی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 66.6 و گشتێکەی 71.8 پارالێلی پارێزگا 61.8 و گشتێکەی 65.4 ئێوارانی پارێزگا 57.8 و گشتێکەی 59.8 بەشی زانستی کۆمەڵایەتیەکان لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت لە زانکۆی سلێمانی کە تەنها وێژەی وەرەگرێت 65.8 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 72.2 پارالێلی پارێزگا 59.4 و گشتێکەی 68.8 ئێوارانی پارێزگا 60.7 و گشتێکەی بە هەمان کۆنمرە بەشی پەروەردەی تایبەت لە پەروەردەی بنەڕەتی زانکۆی سلێمانی کە لەقێکی هەردوو لقەکانی زانستی وێژەی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 65 و گشتێکەی 7.8 پارالێلی پارێزگا 58.8 و گشتێکەی 64.4 ئێوارانی پارێزگا 57.2 و گشتێکەی بە هەمان کۆنمرە کۆتا بەشمان زانستە بیرکاریەکانە لە پەروەردەی بنەڕەتی زانکۆی سلێمانی کە لە قێرشی زانستیە زانکۆڵاینی پارێزگا 62.236 و گشتێکەی 72.2 پارالێلی پارێزگا 58.4 و گشتێکەی 69.3 خۆشەویستەکانم ئەوەی لەم ڤیدیۆ و خشتەیەدا بۆ ئێوە خۆشەویست باسمان کرد کەمترین کۆنمرەکانی وەرگیراو بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران بۆ کۆلێژی پەروەردەی بنەڕەتی لە زانکۆی سلێمانی بوو بە هیوای ئەوەی سوودی لێ ببینن. ئێوەش هەوڵ بدەن ڤیدیۆکانمان ببینن هاوڕێکانتانی لێ ئاگادار بکەنەوە و لایک و کۆمنت و سەبسکرایبیش لە یاد مەکەن بە هیوای سەرکەوتنتان.